بۆیە با دڵنیابین ستەمکار هەتاوەکو دینت نەبات ئیمتیاز و دینارت پێ نادات، تاوەکو دین و ئیرادەت لێ نەستێنی، تاوەکو ئیرادەت نەبات بەلایەکدا کە ئەو دەیەوێت دڵنیا بە ئەوەی کە تۆ دەتەوێت پێت نادات. خۆی گەورە دەفەرمێت ئەلا لەعنەت الله علی الظالمین، ئاگادار بن خۆی گەورە لەعنەتی لە ستەمکاران کردووە. لە کام ستەمکارانە؟ الذين يصدون عن سبيل الله، ئەو کەسانەی کە بربەست دروست دەکەن لە ڕێگای خۆی پەروەردگاردا، لە ڕێگای خۆیاندا و لە ڕێگای خەڵکیشدا، کە نایەڵن خەڵک وەکو پێویست لەسەر ئیمان و ئیسلامەتی و بەندایەتی بەردەوام بێت و بڕوات. ئەنجا وەیەبغونەها عیوەجا، سیفەتی دووهەمیان ئەوەیە کە دین بە خوار و خێچی نیشانی خەڵک دەدەن. وا دین نیشانی خەڵک دەدەن کە تەنها چەند دروشمێکە و هیچی دیکە پەیوەندی بەلایەنەکانی دیکەوە نییە. وهم بالآخرة هم كافرون، سیفەتی سێهەمیان ئەوەیە خوا پەنامەندا بڕوایان بە لێپرسینەوەی قیامەت نییە، لە قیامەت ناترسن، حیساب بۆ قیامەت ناکەن، کردەوەکانیان بە شێوازێکە لە دنیادا ئەسڵەن بە تەمای لێپرسینەوەی خودای پەروەردگار نین. جا ئەو کەسەی کە خوای گەورە لەعنەتی لێ کرد بێت، ئایا بە کەڵکی ئەوەی دێ کە ئینسان خۆشی بوێت؟ ئایا بە کەڵکی ئەوەی دێ کە ئینسان مەیلی بەلادا بکات؟ تۆ بڵێی سوود لە کەسێک ببینی کە خوای پەروەردگار لەعنەتی لێ کرد بێت؟ بێگومان نەخێر، ئینسان سوودی چی لێ دەبینێت برام؟ خوا لەعنەتی لێ کردووە، لە ڕەحمەتی خۆی دووری دەخاتەوە. دەی دەگوت جێ ئینسانی موسڵمان مەیلی بەلادا بکات و لەژێر فەرمانی دابێت.